زۆر خۆشحاڵین پێمان خۆشە چونکە بۆنی حەزرەتی شێخی لە دێ بۆ ئێمە زۆر خۆشحاڵین ئێمە چونکە جەنابی کاک دکتۆر شێخ مادیح تاقانە و یادگاری حەزرەتی شێخە حەزرەتی شێخ عوسمانە خوا دەرەجاتی ئەعلا کات کەوتە شیفی ئێستا دێتەوانێ بۆ سلێمانی زۆر خۆشحاڵین پێمان خۆشە چونکە بۆنی حەزرەتی شێخی لە دێ بۆ ئێمە کاریگەری زۆری هەیە لەسەر ملیۆنەها کەس کاریگەری و تەأسیری تەواوی داناوە چونکە ئەم شریعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە قەول و لە فعل قەولەکەی ئەو شریعەتەیە فعلەکەیشی جێبەجێکردنیەتی جێبەجێکردنەکەی بەڕاستی لەگەڵ تەسەوف و تەریقەتە ئەو کاتێ تەأسیری ئەبێت ئەو کاتێ جێگیر ئەبێت ئەو کاتێ ئەتوانێ وەک جنابت فەرموود تأثيري روحي دابني لسر أو كسو دروستي بكا فروردي بكات قد أفلح من زكاها أو كسم مفلحك خريشي تصفية وتزكية دروني خويتي چند ساڵە پەیوەندیت بە طریقەتی نەقەشبەندی و کردو پێوی پابندیت حمد و سەنا بۆ خوای گەورە لە ساڵی 1985 من تەمەسوکم کرد لە خزمەتی حەزرەتی شێخە لە بەغداد کە تاوەکو ئێستا کاتە 40 ساڵ